گرنی باشووری کوردستانە وەی ویستم وەکو سەرەتایەک چەندێرێک باز بکەم پێشەوەی بە فەرمی دەست بە گردنەوەکە بکەین و بەیاننامەکان بخوێنرێتەوە داواتان لێ یەکەم چەند چرکەیەک بۆ خوێنی شەیدان و سەرجەم خوێنی شەیدانی ئازادی ڕابوەسین. ئۆپراسیۆنی بەناوی جیاجیا بۆ سەر باشووری کوردستان ئەنجام داوە کە هەر لە هەر هەموویانە شکستی هێناوە. زۆر دڵنیاین ئەم ئۆپراسیۆنەی کە بەناوی چنگی کلیل دەستی پێکردووە بە هەوڵ و تێکۆشانی گەریلاکانی کوردستان و پشتیوانی و پاڵپشتی گەل تێک دەشکێ. هەروەها دەوڵەتی تورکیا بێگوێدان بە بنەماکانی ئاینی ئیسلام لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەدا هێرشی سەر خاکی گەلەکەمان دەکا و خوێنی ڕۆڵەکانی ئەم نیشتمانە دەڕێژێ و ژینگە و سروشت تێکەدا کە ئەمەش دوورە لە هەموو بەها ئەخلاقی و بنەماکانی ئیسلامەوە. دەوڵەتی تورک لە ئێستادا لە ڕووی ئابووری و کلتوریەوە باشووری کوردستانی بە تەواوی داگیر کردووە و هەموو داهات و سامانی باشووری کوردستانی بۆ 50 ساڵ لە ڕێکەوتنی نهێنی ناڕەوا و تاڵان کردووە. لە ئێستادا هەوڵی داگیرکردن دەدا لە ڕووی سەربازیەوە. هەر لەبەر ئەمەیشە کە سوپای تورکیا سوپای داگیرکەری تورک ئەم پەلامارە و لەشکرکێشەی بە تەکنۆلۆژیای پێشکەوت و شەڕ کە بەشێکیان بەپێ یاسای نێودەوڵەتی قەدەغەیە ئەنجامەدا بە فڕۆکەی هێڕشبەر و فڕۆکەی بێفڕۆکەوان و تۆپ و کاتوشا و دەبابە هێرشی بەرفراوانی بۆ سەر ناوچەکانی ئامێدی و گوندەکانی نیروەیی و ڕێکانی و هەرێمی ئاباشین و زاپ و مەتینا و چیای کوڕۆژارۆ و شڵاتزیە دەستی پێکردووە. ئەم لەشکرکێشیە بۆتە هۆی ئاوارەبوونی خەڵکو و تێکدانی ژینگە و سروشتی ئەو ناوچانە و شەهیدبوونی چەندین هاوڵاتی سڤیل. تورکیا پارتی کرێکارانی کوردستانی کردووەتە بیانوو بۆ داگیرکاریەکانی و ئەمەش دوورە لە ڕاستیەوە چونکو هەر خۆیان لە ڕاگەیاندنەکانیانەوە نایشارنەوە کەوا باشووری کوردستان بە مڵکی خۆیان دەزانن و باز لە میساقی میلی دەکەن و تایبەت بە ویلایەتی مووسڵ کە هەر هەمووی باشووری کوردستان دەگرێتەوە و لە شارەکانی مووسڵ و هەولێر و کەرکووک و بە پراکتیک چ بە شێوەیەکی سەربازی بە شێوەیەکی ڕێکخرا و نهێنی کوشتن و بڕینبوونیان هەیە. لە کاتێکدا پەکەکە لەو شارانە نین بۆیە ئێمە بانگەواز لەلایەنە سیاسیەکان و هەر سێ سەرۆکایەتێکە هەرێم دەکەین کە هەڵوێستی جددی خۆیان بەرامبەر بەم مەترسیە گەورەیە پیشان بدەن بەرامبەر بەم داگیرکاریە بێدەنگی بشکێنن و هەر لایەنێکیش ببێ بە بەشێک لەم داگیرکاریە دەبێتە خیانەتی نیشتیمانی و پێویستە هەموو لایەنەکان بەڕوونی هەڵوێستی خۆیان بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن. داواش لە هەر سێ سەرۆکایەتەکەی حکوومەتی عێراق دەکەین بە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان هەڵبسن و داوای یاسایی لەسەر تورکیا تۆمار بکەن لە کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر پێشێلکردنی سەروەری خاکی عێراق. داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین ئەم داگیرکاریی تورکیا ڕابگرێت کە بە تەواوی پێشێلکردنی یاسای نێودەوڵەتەکانە و دەست درێژیە بۆ سەر خاکی وڵاتێکی تر. لە کۆتاییدا داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین کە پاراستنی هەرێمی کوردستان بە ئەرکی ئەخلاقی و دیرۆکی خۆیان بزان و بە هەموومانەوە فشار دروست بکەین لەسەر لایەنە سیاسیەکان و پێکێنانی بەرەیەکی یەکگرتووی فراوان دژی داگیرکاری و لەشکرکێشی تورکیا بۆ سەر وڵاتەکەمان. جەماوەری گەرمیان